بەناوی خۆی گەورە و میهرەبان خەڵکی خۆشەویستی سەرۆکی بەتەمەنی پەرلەمان کاتژمێر 11 بەیانی ڕۆژی وێکانونی دووەمی بۆ کۆبوونەوەی پەرلەمان دیاری کرد تاکو دەسەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت. کاتی کۆبوونەوەی پەرلەمان هاتوو سەرۆکایەتی دیوانی پەرلەمان هیچ زەنگێکی ئاگادارکردنەوەی لێنەدا بۆ ئەوەی پەرلەمانتاران بچن بۆ کۆبوونەوە بە بیانووی ئەوەی بانکێشتەکە پەیڕەوی نییە و هۆڵی پەرلەمان لەو کاتەدا نەوەژەن دەکرێتەوە. سەرجەم فراکسیۆنەکانی تر ئامادە نەبوون بێن بۆ ئەم کۆبوونەوەی بۆی نیسابی یاسایی تەواو نەبێ و دانیشتەکە بەڕێوە نەچێ. کاتێک کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێرێت پاشان سەرۆکی هەرێم هەڵدەبژێرێت پاشان سەرۆکی هەرێم حکومەت ڕاستپێرێت بۆی کە کابینەی حکومەت پێک بهێنرێ. ئەبوو زیاتر هەستم لەبەر پرسیارەتی بکردایە بە زووترین کات خەڵکیان لەم قەیرانە ڕزگار بکردایە. فراکسیۆن یەکگرتووی ئیسلامیش کە بۆ بەشداری لە کۆبوونەوەکە هاتبوونە پەرلەمان دەڵێن دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێکە بەبێ هەماهەنگی و ڕێککەوتنی ژێربەژێری لایەنەکان کۆبوونەوەی پەرلەمان ناکرێت. دەبوایە سەرۆکی کاتی پەرلەمان چەند ڕۆژێک لەمەوبەر گفتوگۆی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کردبایە گفتوگۆیەکی باش بزانین دەتوانین ئێمە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام دەین و هەموو فراکسیۆنەکان ئامادە بن. خۆمان دەزانین واقعی هەرێمی کوردستان چۆنە. سەرۆکایەتی پەرلەمانیان دەستەی سەرۆکایەتیان کردوتە یەک پاکێج لەگەڵ حکوومەت. دەبوو ئەوانەی کە خوازیاری پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانن کابینەی نوێ بەڕاستی بەزووی ڕێکەون چیکە ئاوە پەرلەمان بەبێ کۆبوونەوەکان نەهێڵنەوە. پارتی وێچێتی مەبەستیانە درێژە بەم حکوومەتە کاربەڕێکەرە بدەن و بەبێ گوێدان بە ژیانی خەڵک و مەترسیەکانی سەرهەرێم کارکردنی پەرلەمان و پێکهێنانی حکوومەتی نوێ پەک دەخەن بە نایاسایی هەڵبژاردننی دەسەی سەرۆکایەتی پەرلەمانیان بۆ دابەشکردن لە ناوخۆیاندا لەگەڵ پێکهێنانی حکوومەت کردووە بە یەک پاکێج. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.